والله مامۆستا زۆر خەرەقم لەوە ئاگە جگەرە دەستنوێژەشکێنیان نا جگەرە دەستنوێژ ناشکێنێ قوربانگیان، بەڵام حرامە و بێشەرعیە. خۆت ئەزانیت لا ضرر ولا ضرار. ئینسانی مسلمان نەزەرەر لە خۆیەدا نەزەرەر لە خەڵکەدا. خۆت ئەزانی جگەرە بۆنێکی ناخۆشی هەیە و بۆ ژینگەکەمان ناڕەحەتە، بۆ دەوروبەرەکەت ناڕەحەتە و پارە و ینی پارە بە هەدەردانە ئەو سەرۆت و سامانی کۆیەکەیتەوە گەوایە خۆت بە ئەنقەس ئاگری پێوە بنی بیسووتێنیت و بۆ تەندروستیت خراپە برا شرینەکەم. لە بازاڕەگە میوەیەک نووسرابێ ئەمە هۆکاری سەرەکیە بۆ سەڵەتان کێ و میوەیە کڕێت ها سیارەیەک ئەگە لە شەریکە دەریەکەی بڵێ ئەمە لە ١٩٠ وەرئەگەڕێیت و ئەتکوژیە کێ ئەو سیارە لێخوڕێکی ئەو سیارەیە ئەکڕێت. بەڵام ئێمە بەدەستی خۆمان دووکەڵەکەین بە گەرومانە، بەدەستی خۆمان شێرپەنجە بۆ خۆمان دروستەکەین بۆ مجتەمەع و بۆ کۆمەڵگا و بۆ دەوروبەرەکەمان. باوەڕتە بێت ینی زۆربەی هاوسەران کە کێشەیان هەیە کێشەی بۆنی جگەرەیە، بۆنی دەمە، ینی بتێنێتەوە، ینی هەنێشت دێتە بەردەسی ئێمە ڕەنگە ئێوە دەرکی پێ نەکەن یان ئەوش بابەتانە ئێوە نەتان بیست بێت. ینی ژن و پیاو هەبوونە جیابوونەتەوە لەسەر ئەو مەسەلەیە. پیاوەکە ڕۆژی دووسێ پاکە جگەرەی کێشاوە، ینی بۆن دەمی ئەو ژنەی هەرەسان کردووە، ئەو ماڵی هەرەسان کردووە. ینی ئاخر شت پیاوەکە نەیتوانیوە ئیرادەی ئەوە نە بلاواز بۆ نەیتوانی واز لە جگەرەکە بێنێت، مەجبور دەست بەرداری ژنەکەی بۆ ژنەکەی تەلاق داوە. وڵای توش بین تازەڵێکی بۆنی خۆشە پشتیوان وەڵا بۆنی خۆش نییە، ناوەڵا هیچ بۆنی خۆش نییە، هەر بێزارە بمێکیش لامۆی کێشێ. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمي لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة عند كل وضوء. ئەگە گران نەبووە لەسەر ئومەتەکەم ئەمرم پێیانە کرد بە سیواکردن لە هەموو کاتی نوێژێکە، لە هەموو دەستنوێژێکە. تەنانەت پیغمبری خوا صلی الله عليه وسلم کاتێکە بخەوتایە سیواکێ کرد، کاتێ لە خەو هەستایە سیواکێ کرد، کاتێ زۆر بێدەنگ وایە سیواکێ کرد، بۆی بۆن دەمی خۆش بووایە. برا یەکێک لە نیعمەتەکانی دنیا بۆن خۆشیە و یەکێک لەو نیعمەتانە ئەوەی هاوسەرێک دوو هاوسەر بە یەکەوە بۆنیان خۆش بێ، بۆنی دەمیان خۆش بێ. بە تایبەت تۆ تێکەڵی خەڵکە بی لەگە خەڵکا قسە ئەکەیت باشە. وەڵای خەڵکی وا هەیە ینی مەترونی وێ لێی دوورەکەویت و هێشتا بۆنیەت زۆر جاڵی باشە ئەمە بێ هاوسەرەکەی چی وەزعێکی هەبێت، ئەو کەسانی کە لە نزیکیان چی وەزعێکیان هەبێت. یا جاری وایە تۆ تەکسی و پێ سیارە و پێیکە لە پێشەوە لەگەڵ تا سەرەکەوێ زوو جامەکە داگرێت، تۆ بێ هەسی پێ بکەی کە ئەم بۆ نەوی ئیزعاج کردووە. وی قوربان ئەوە نە زەرەرەکانی زۆرە. ئەگەر من بیژمێرم هەتا بەیانی بەس زەرەری جگەرە و نێرگەلت بۆ ژمێرم. تەمەناکەم ئەم قسانە بێتە شیفا و زۆر میشە دارمەساگیان بەس بۆ وتم بزانام دەستنوێژەشکێنیان ناچکە زۆر گومانم بۆ لەوا دروست بوو مامۆستاوەڵا دەستنوێژت ناشکێنێ قوربانگیان. بەڵام بەداخەوە خەڵکێک هەیە هەتا سەر بەرماڵەکە هەر جگەرەکەی پێەیە نزیک بەرماڵەکە بێتەوە یان نزیک ناو مزگەوتەکە بێتەوە ئەنجا جگەرەکەی فڕێدا و بۆ دەمە ناخۆشەوە خۆیەکە بە ناو نوێژەکەیات ئەویش نابێت بەخۆ.